بینەرانی عزیزی NRT سڵاوی ئامانجێ من و ستافی بەرنامەی شەنتان لێبێت بە خۆشحاڵیەوە لە بەرنمەیەکی نوێشان هاتوینەتەوە دیدارتان. بەرنمەیەم جارەمان سەبارەت بە ئاست و ئەدای ڕاگەیاندنی کوردی و هەروەها ئەگەرەکان و شێوازی مامەڵەکردنی ڕاگەیاندنی کوردی لەگەڵ ڕووداوەکان و ئاستی متمانەیەتی لە لای هاوڵاتیانی ئەم هەرێمە. بەرنمەیەم جارەمان تەرخان کردووە بۆ شەنوکەوکردنی دۆخی ڕاگەیاندن لە هەرێمی کوردستان. تەمەنی ڕاگەیاندنی کوردی 114 ساڵی تێپەڕان. دیارترین ئەو ئەرکانە چین کە ڕاگەیاندنکارانی کورد پێی هەستاون و ئەو ئەرکانەی کە ڕاگەیاندنکاران دەستیان پیاڕانە گەیشتووە یان لە ئاستی بەرپرسیارەتیانە بوون. لە ڕوودا و پێشهاتە جیاوازەکان بۆچی ئەوە ڕۆژنامەنووسانن مەحکوم دەکرێن بە لادان لە یاسا و لادان لە بنەمایی تیکەکان؟ مێژووی ڕۆژنامەگەری کوردی کە 114 ساڵە هەمیشە ڕۆژنامەنووسان بە حیزبی و حکومی و ئەهلیەکانەوە چوونەتە بەردەم دادگاکان. ئایا لە ڕێگەی بەڵگەنامە و خستنەڕووی کەموکوڕی و گەندەڵیەکان ڕاگەاندنکارانی کورد توانیویانە چەند کەس ناچار بە بەردەم دادگاکان بکەن؟ ڕۆژنامەنووسان 114 ساڵە لەم هەرێمەدا خەڵکانی دیکە لە مەحەک دەدەن. لەم بەرنامەیەدا ئێمە دەمانەوێت ڕۆژنامەنووسان خۆیان لە مەحەک دەین. ئاستی متمانە و خۆشەویستی و تێکەڵبوون بە جەماوەر لای ڕاگەاندنکارانی کورد لە چه ئاستێکدایە؟ ئەمانە و چەندین پرسیاری دیکە لەم بەرنامەی شەندا وەڵامەکەی دەبیستن. بیستومە داواکاری گشتی هەیە جورئەتی نییە گۆڤاری فلان و ڕۆژنامەی فلان لە دایرەکەی ببینێت لە ماڵەوە بەدزیەوەی خوێنێتەوە. دوای لێ هاتووە لە وڵاتەیە بەس ڕۆژنامەنووس ئەو فەقیر و هەژار و گوناحبارەیە کە توانێت بچێتە بەردەمی دادگا و خۆ دەزانی سیاسیەکان و بکوژەکان و گەندەڵکاران وانە ناسنە بەردەمی دادگا. بەشێکی زۆری ئەو ڕۆژنامەنووسانەی لە هەرێمی کوردستانان بریتین لەو کەسانەی کە لە کلاسەکانی زانکۆکانەوە نەهاتوونەتە دەرەوە. ئەوەندەی میدیای کوردی دژی پیشەسازی نەوت لە هەرێمی کوردستان وەستاوەتەوە بابەتێکە کە دەبێت بەڕاستی دکتۆرای لەسەر بنووسێت. هەندێک کەناڵیش مەسەن کەناڵەکانی ئێوەش مەسەن ڕوبەڕووی بەعزێ ئاراستە دەبتەوە مەسەن معلوماتێک دەدام مەسەن معلوماتەکەی بەغەڵەت دەدا ئەوجە پەیامنێرەکە یعنی کە دەیدا پەیامنێرەکە یەکسەر ئەو کەناڵی تەلەڤیزیۆنەکە احتیمال دەخاتە سەر پەیامنێرەکە. ڕاگەاندن بە شێوەیەکی گشتی بە تەواوی ئامڕازەکانیەوە چ بینراو بێ بیستراو بێ یان نووسراو بێ یان تەنانەت ئەلکترۆنی بێ بریتە لە هونەری گەیاندنی زانیاری بە وەرگر لەلایەن نێرەرەوە کە دیارە نێرە بریتین لە دەستگاکانی ڕاگەاندن و کەسانی کە لەو دەستگایانە ئیشەکەن بە مەبەستی یان بۆ گەیشتن بە ئامانجێکی دیاریکراو و بۆ گەیاندنی پەیامێکی دیاریکراو کە بێگومانە بێ ئەم پرۆسەیە لە چارچێوەی هەم یاساوە هەم لە چارچێوەی ئەو پرەنسیپە ئەخلاقیانەیە بەڕێوە کە پیشەی کاری ڕۆژنامەوانی بەڕێوە بە بە شێوەیەکی گشتی ئەمە گەر سەیری مەسەلەی ڕاگەاندن بکەین ڕاگەاندن وەکو چۆن یا با بڵێن چۆن بریتە لە پرۆسەی ڕادەربڕین یا بریتە لە پرۆسەیە کە ئەو کەسانی کە لە بوارەکە ئیژەکەن بیر و ڕاو قەنەعەتەکانی خۆیان ئەگەیەنە خەڵک بە شێوەیە لە شێوەکان و لە هەمان کاتا زانیاری ئەگەیەنە خەڵک کە ئەمە لایەنە گرنگەکەی ڕاگەیاندنە بەلای بنەوە وەکو چۆن بریتە لە ممارەسەکردنی یان بەهرەمەند بوون لە ئازادی بیر و ڕا لە هەمان کاتا بریتە لە بەرپرسیارەتی یان بەرپرسیارەتی لە بەرامبەر کۆمەڵگەیە واتە ئازادی ڕادەربڕین کە لە ممارەسەکردنی یان بەشێکی لە ممارەسەکردنی کاری ڕاگەاندنا بەرجەستا بێ لەگەڵ بەرپرسیارەتی لە بەرامبەر کۆمەڵگەیە دوو ڕووی دراوێکن کە هیچیان بێ ئەویتریان نابێ. میدیا کایەکە لە کوردستان وەکو هەر کایەکی دیکە کاری کردەوە بە کەموکوڕیەوە بێگومان ئێمە میدیایەکمان هەبوو لە نەوەدەکان کە میدیاکی کامل حەزبی و کامل طرفدار کامل ئاراستەکراوە و میدیا لە 2000ەکاندا گۆڕانی بەسەرداهات گۆڕانی زۆر جەوهری بەسەرداهات لەوەدا کە پیشەگەری چۆناوێ بەڵام دیسانی شەر طرفدار بوو من پێم وایە ئێستا ئەو میدیایە دیسانیش توانیوێتی ئاوێنەیەک بێ لەو شتانی کە لە کوردستاندا ڕوودا بەڵام ئایا توانیوێتی بەبێ ئەوەی کە خۆی ببێ بە تەرەفێک ببێ بە حاکم
وەکو ئاوێنە بیگوازێتەوە نەخێر 100% نەبووە بەڵام تەسەوڕیش ناکەم کە بێویژدانیش ئەگەر بڵێن کە نەیتوانیوە بیگوازێتەوە ئەو شتانێک کە لە چەند ساڵی ڕابردە لە ڕووی کۆمەڵایەتیان سیاسی و اقتصادی لە کوردستاندا ڕوو دەدا دیسانیش میدیا بەشێکی جیا نییە لە کایەکانی دیکەی ناو کۆمەڵگەی کوردی هەموو ئەو بەشانی کە حیاتی کوردی پێک دەهێنن پێم وایە لە چەند ساڵی ڕابردە گۆڕانیان بەسەردا هاتووە چ لە حکومڕانی چ لە ئۆپۆزیسیۆن چ لە سیستەمی اقتصادی چ لە سیستەمی کۆمەڵایەتی بێکمان میدیاش بەشێکە لەوە وادە گۆڕێ من پێم وایە بە تایبەتم گۆڕانە لە من هەست پێ دەکەم لەوەی کە پێی دەگوتری میدیای ئەهلی بەدی دەکەوێت کە خۆیان دەیانەوێت ئەو هەڵانە یانی میدیای ئەهلی هەوڵدەدا ئەو هەڵانی کە پێی وایە حکومڕانی دیکە ئەوان نیکەن هۆکارەکان زۆرن کە ڕۆژنامەنووسان وەکرا وڵاتێکی دیکە و هەر مرۆڤێکی دیکە بکەوێتە هەڵەوە یاخود یاساشتێنی بکات بەڵام لە وڵاتێکی وەک هەرێمی کوردستاندا دیارترین ئەو هۆکارانە چین کە ئێمە ڕۆژنامەنووسان وا لێ دەکات سنوورە یاسایەکانی خۆمان نەناسین یاخود تەنانەت هەندێک جار سنوورە ئیتیکیەکانی خۆمان ببەزێنین ئایا ئەم هۆکارانە هۆکاری خودی و زاتین کە پەیوەندی هەیە بە خودی ڕۆژنامەنووس خۆیەوە یاخود هەلومەرجی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری کاریگەری هەیە لەسەر ڕۆژنامەنووس یاخود نەبوونی سەرچاوەی باشی زانیاری و نەبوونی یاسایە کە مافی بەدەستێنانی زانیاری بداتە ڕۆژنامەنووسان ئەوەی کە پەیوەندی بە خەرقی یاسایی لەلایەن ڕۆژنامەنووسانەوە هەیە بەڕێی من دوو لایەنی هەیە یاخود دوو ڕەهەندی هەیە ڕەهەندێکیان لەو داوایانەدا خۆی دەبینێتەوە کە دەسەڵاتداران لە هەرێمی کوردستان لەسەر ڕۆژنامەنووسان و لە ناو کەوانێکیشا لە ناو لەسەر ڕۆژنامەنووسانی میدیای ئازاد و ئۆپۆسیۆن تۆماری دەکەن کە پێم وایە ڕەهەندێکی جۆرێک لە موسەیەس یاخود بە سیاسی کراوی هەیە لەو شوێنەوە ئەو نەریتە دەستی پێکرد کە حیزبی سیاسی دەسەڵاتداری کوردی پەنا بۆ دادگا بەرێ و داوا تۆمارکە لەسەر ڕۆژنامەنووسان بۆ ئەوەی وێنەیەک لای هاوڵاتی دروست بکە کە ڕۆژنامەنووسان بە بەردەوامی خەریکی هەڵەکردنن بە بەردەوامی خەریکی بوختان دروستکردنن ئەزمموی هەرێمی کوردستان بەم شێوە ناشرین نییە کە مێدیا وێنەی دەکاوە من بۆ خۆم ناوم ناوە بە جۆرێک لە جۆرەکان ڕووی خۆسپیکردنەوەی سیاسیەکان یعنی هەوڵی دانی ڕۆژنامەنووسان بە دادگا لەبارێکیە هەوڵی ینی ڕوو خۆسپیکردنەوەی سیاسیەکانە بەمانایەک لە ماناکان ئەمە بوعدێشێتی بەڵام بوعدەکەی تریشی ڕاستەکەی پەیوەندی بەو خەرقانەوە هەیە کە یاخود بەو هەنێجار نەزانیەوە هەیە یان هەنێجار پەیوەندی بەو نەبوونی یان نەئامادەی وشیاریەوە هەیە لای ڕۆژنامەنووس کە زۆر جارتی دەکەوێت هەڵبەتە ئەوەش کۆمەڵێک هۆکاری هەیە ئەوەش کۆمەڵێک هۆکاری ئەگەر لەبارێکیە یاخود هۆکارێکی بریتی بێلەوەی کە ئێمە لە هەرێمی کوردستانی عێراقا ڕۆژنامەنووسی میهەنی یاخود زۆر شارەزامان نییە بە حکمەوەی کە تەمەنی میدیای کوردی تەمەنێکی زۆر نییە لانی کەم لەو فۆرمە نوێی ئێستایدا بە تایبەتیش دوای هاتنی میدیا ئەلکترۆنی بەشی تریشی بۆ دەگەڕێتەوە کە دەستکەوتنی زانیاری لە هەرێمی کوردستانی عێراقا بە یاساڕێک نەخراوە و دەستکەوتنی زانیاری بۆ ڕۆژنامەنووس زۆر خراپە و بە ئەسڵەن بەشێکی زۆری لە ڕێگەی ئەو دزەکردنەوانەوەی کە سیاسەکان خۆیان ئەیکەن ئەویش زۆر جار لەبەر ناری یەکتری یەشێتی لە ڕقی پارتی لە ڕقی یەشێتی یان لە ناو خۆی حیزبێکدا تەکەتولێک لە دژی تەکەتولێکی تر لە ناو خۆی وەزارەتێکدا مدیرعامێک لە دژی مدیرعامێکی تر وەزیرێک لە دژی وەزیرێکی تر لەم ڕێگەیانەوە ڕاستەکەی ئەو دزەکردانە بێ ئەگەرنا بە شێوەیەکی قانونی و یاسایی هیچ ڕۆژنامەنووسێک دەستی ناگات بە زانیاری کە دەستی نەگەیشت بە زانیاری کاگەمانج بەڕێستە زانی کە زۆر جار دەکەویتەوە سەرچی دەکەویتەوە سەر ئەو سۆرسەی یاخود ئەو سەرچاوەیە کە ئەضعف الئیمانە لە مێدیایە مەبەستم لە ئەضعف الئیمان بریتیە لەوەی کە ئاماژە بە سەرچاوەیەکە کێڵی سەرچاوەیە کە نەویست ناوی ئاشکرا بکرێت من بۆکو ڕۆژنامەنووسی قسەکەم لەسەرمە لە ڕاستیدا کە بوترێت تەنها لەبەر ئەوەی زانیاری نییە بۆ یەکاری ڕۆژنامەنووسی بەو ئاراس بۆ وەزعەتە ڕۆیشتۆ من قەت لەگەڵەوە نیم عرە پێڵێ قسەیەکی ڕاست بۆ شتێکی ناڕاست ینی کەلام و حەق و بێ هەڵباتڵ ڕاستە فعلەن زانیاری نادرێت و ئاستەنگێکی زۆر لە بەردەمی ڕۆژنامەنووسێ بۆ دەستێنانی زانیاری دەستکەوتی زانیاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسە جدیەکان نەکەوە ڕۆژنامەنووسانی کە سەرچاوەکانی لە گرفانی خۆیان دەرەکەن ڕۆژنامەنووسە جدیەکان کێشە و لە ئەزمەیەکی قوڵی بەدەستێنانی زانیاریدان
بەڵام ئەمە دیوەکی مەسلەکەیە دیوەکەی تریشی پەیوەستە بە هەموو ئەو مەسائلە سیاسیانەی کە لە کۆمەلگاکەدا هەیە پەیوەستە بە موقعی ڕۆژنامەنووسیەوە پەیوەستە بە تێگەیشتن لە وەزیفەی ڕۆژنامەنووس پەیوەستە بەوەی کە ڕۆژنامەنووس خۆی چۆن لە چه ئاسیەکایە لە چه موقعەکە خۆی بینێت هێشتا ئێمە تێکەڵێک هەیە ینی بە حکمی ئەوەی کە ئۆپۆزیسیۆن نەبووە پێشتر و ئۆپۆزیسیۆن ئۆرگانی ڕسمی خۆی نەبووە لەناو کۆمەلگاکەی ئێمەدا لە پەرلەمانە ئۆپۆزیسیۆن نەبووە بلۆکی ئۆپۆزیسیۆنی نەبووە ئەمە وای کردو ڕۆژنامەنووسی ئالەکان هەمیشە و بەرامبەر بە ڕۆژنامەنووسی حیزبەکان کە تەنها ئیشی ماکیاژکردن بووە ڕۆژنامەنووسی ئەهلی هەمیشە ئیشی ئەوە بووە کە ئەو مکیاجە کاڵکاتەوە ئەو مکیاجە بسڕێ لە دەموچاوی دەسڵات وەکو خۆی پێشانی کۆمەلگاکە بدات وێنە ڕاستەقینەکەی چۆنە دەموچاوە ڕاستەقینەکەی دەسڵات پێشامدات ئەمە لەگەڵ کللتوریەکە لە جوانکردنی دەسڵات و لە پەردەپۆشکردنی گەندەڵیەکان و ئەو فەسادی ناو کۆمەلگایە نایەتەوە بۆیە زۆر جار وا وێنای ڕۆژنامەنووسی ئەهلیەکرێت کە ئەمە ئۆپۆزیسیۆنە ئەمە ئۆپۆزیسیۆنی دەسڵاتە ئەمە ڕێک قسەی لەسەر ڕووخاندنی ئەم دەسڵاتەیە نەکۆ وەزیفەیەکی ڕۆژنامەنووسی کە ڕۆژنامەنووس لەوانەیە بە نیازێکی سیاسیەوەی کردبێت ئەمە هەمیشە پاڵ بە ڕۆژنامەنووسراوە کە لە موقعی ئۆپۆزیسیۆندا بێت پاڵی پێوەنراوە کە بە زمانی ئۆپۆزیسیۆن قسە بکات لە موقعی ئۆپۆزیسیۆنەوە قسە بکات ببێ بە ڕابەری ئۆپۆزیسیۆن لە کۆمەلگاکەدا کە ئەمە وەزیفەی ڕۆژنامەنووس نییە یەکێک لە هۆکارەکانی لادان لە پرەنسیبەکانی ئەخلاقی کاری ڕۆژنامەوانی ئەگەڕێتەوە بەوەی کە دەستکەوتنی زانیاری لە وڵاتی ئێمەیە لە کوردستانە با بڵێن زۆر زەحمەتە زۆر گرانە بە تایبەتی ئەو مەسەلانەی کە پەیوەندیان بە ژیانی خەڵکو و بە چارەنووسی خەڵکەوە ئایا بابڵێن دەستگا فەرمیەکان بە شێوەیەکی زۆر تایبەت شەفافن لەوەی کە ئەو زانیارانەی کە ڕۆژنامەنووس ئەوێ و مەبەستێتی بگەێنێتە وەرگر و مەبەستێتی بگەێنێتە خەڵکی کوردستان ئایا بە ئاسانی دەستێکەوەیانە بە تەسەوری من نەخێر ئێمە هەنێک بوارمان هەیە بۆ نمونە بواری گرێبەستەکانی نەوتمان هەیە بۆ نمونە بواری بوونی زیندانی نهێنیمان هەیە بۆ نمونە مەسەلەکانی مافی مرۆڤمان هەیە مەسەلەی بودجە و چۆنێتی سەرفکردن و مەسەلەی داهات و مەسەلەی خەرجی هەرێمی کوردستانمان هەیە ئەمانە و بوارانن کە تا ڕادێکی زۆر ناشەفافن لە کاتێکا کە پەیوەندیان بە ژیانی خەڵکەوە هەیە و ڕاستەوخۆ پەیوەندیان بە چارەنووسی خەڵکی کوردستانەوە هەیە ئەمانە لە ڕاستی ئەگەر بیتە سەر حەقیقەتەوە ئەگەر وەکو ئەرک سەیری کەی بە نسبەت ڕۆژنامەنووسەوە کە ئەبێ زۆرترین معلومات و ڕاستترین معلومات بگەێنێ ڕۆژنامەنووس لە کوردستانەوە مؤسساتی ئەعلامی لە کوردستانە تا ڕادێکی زۆر بێبەشن لەوەی کە وەکو پێویست زانیاریان دەست بکەوێت بەداخەوە تاکۆنەی ئێستاکێ بەرپرسان چه حیزبی بن چه حکومی لە هەرێمی کوردستانە نەیانتوانێت ببنە سەرچاوەیەکی ڕاست و دروستی هەواڵەکان بۆ ڕۆژنامەنووسان بۆیە کاتێک کە ڕۆژنامەنووس هەواڵێکی لێ دەشارێتەوە ناشارە دەچێت بە ڕێگەی نادروست لە ڕێگەی خۆیەوە هەواڵەکەی دەست ناکەوێت لە ڕێگەی دووەمە هەواڵەکەی دەست دەکەوێت کە دەکرێم هەواڵە هەنێک گۆڕانکاری تیا ڕووی دابێ لێرەوە دەبینی کاری ڕۆژنامەنووسەکە هەڵی تێدەکەوێت بۆ هەڵسەنگاندنی ئاستی متمانەی ڕۆژنامەنووسان هەمیشە دەبێت ئێمە پرسیار لە هاوڵاتیانی ئاسایی و دەستگا و فەرمانگە ڕسمیەکان و هەروەها ڕۆژنامەنووسان بکەین بزانین ئێمە ڕۆژنامەنووس ئاستی متمانەمان چەنە هەم لای هاوڵاتیان و هەم لای دەستگاکانی دیکەی کە فەرمین ئێمە ڕووماڵی ئەم بەرنامەیەمان لە هەردوو شاری سلەیمانی و شاری هەولێر کردووە با بزانین چۆن باز لە ئاستی متمانەی خودی ڕۆژنامەنووس خۆی دەکرێت دوو حاڵەتە بینی لە کۆمەلگای ئێمەدا حاڵەتێکی ئەوەیە کە ڕۆژنامەنووسی بە حکمی ئەوەی لە نێوانی دوو قوتبدایە قوتبێکی ڕۆژنامەنووسی کە ئازادە یا سەربەخۆیە یا ئەهلیە ئەمە بە نەمەتێکی تر لە دۆڕێکی ترە خوێنێ بە شێوازێکی تری ئیشەکات ئەنترەسەی جیاوازتری هەیە و دیوەکەی تریشی ڕۆژنامەنووسی حزبێت تەنها کە جگە لە ئیشکردن بۆ تەجمیلکردن جوانکردن و مکیاجکردنی دەسڵات هیچ ئیشی کار وەزیفەیەکی تری نەبووە تا ئێستاکە و هەندێک جار لە هەندێک بواردا وەزیفەیەکی چاواشەکارانەشی هەبووە بۆ واقع حاڵەکە قسەکردن لەسەر واقع حاڵ و هەندێک جار با بڵێن وەزیفەکەی بە ئاسی تونندوتیژی کۆمەلگای شەگەڕاوە کە دژایەتی لایانی سیاسی تری کردووە یعنی ئەم مزداقێتە لە نێوانی ڕۆژنامەی حزبی و ڕۆژنامەی ئەهلی ڕۆژنامەی حزبی مزداقێتەکەی تەنها لە چوارچەوەی حزبایە واتە کادری حزب کادری دڵسۆزی حزب پابندە بە ڕۆژنامەوە و ڕۆژنامە ئەهلیەکەیشی بە حکمی ئەوەی کە بەرامبەر بەم واقعا وەستاوەتەوە
ڕۆژنامەیەک بۆ زۆر جار ئینفعالی پێوە دیار بووە زۆر جار زەقبوونی پێوە دیار بووە و ئەمەش وای کردووە خەڵکێک بە چاوی مبالغەوە ئەندێجار سەری کاری ڕۆژنامەی ئەهلیش بکەن تا ئێستا با بڵێن دراسەیەکی وامان لە بەردەسانیە ڕاپرسێکی وامان لە بەردەسانیە کە بە شێوەیەکی زانستیەوەمان بۆ دیاریکە ئاستی متمانەی ڕۆژنامە گۆڤارەکان لە چه ئاستێک هەیە ئەوەی کە هەیە ڕاو بۆ چوونە هەندێک پێیان وایە کە ئاستی متمانەی میدیا بە شێوەیەکی گشتی با بڵین ڕوو لە لاوازیە ڕوو لە کزیە و هەندێکیش پێیان وایە نەخێر وەزعەکە باشە متمانە خەڵکی تا ئێستا متمانەی بە میدیاکان ماوە بەڵام لە ڕاستیە وەکو بۆ چوون ئێمە ئەتوانین قسە بکەین وەگوتم لەبەرەوەی دراسەیەکی زانستیمان لە بەردەسانیە ئەتوانین بۆ چوونی خۆمان لەو بارەوە بڵێن ئەویش ئەوەیە کە لە ڕاستیە جۆرێک لە لاسەنگی دروست بووە جۆرێک لە با بڵێن کلێن کەوتۆتە ئاستی متمانەی جەماوەرەوە بەرامبەر بە ڕاگەیاندنەکان تا ڕادەیەک لەبەر ئەویش ڕەنگە چەند هۆکارێکی هەبێ یەکێک لەوانە زۆربوونی میدیای کوردیە لەسەر هەرسێ ئاستی نووسرا و با بڵێن بیسرا و بینراوە خاڵێکی تریژ هەیە لێرە ئەویژەوەیە کە من وای بۆ چم کە دەسەڵاتی سیاسی بەشدارە لەوەی کە ئاستی متمانەی خەڵکی بە دەستگاکانی ڕاگەیاندن کەم بکات یعنی جۆرێکیش لە دەنگۆ هەیە جۆرێکیش لە پروپاگەندەی دەسەڵات هەیە لەم بارەیەوە کە حەز دەکات ئاستی متمانەی دەستگاکانی ڕاگەیاندن لە لای خەڵکی لاواز بکە بۆ ئیعتیبارێکە دەستگاکانی ڕاگەیاندنی حیزب لە سەروی لیستی ئەو دەستگا ڕاگەیاندانن کە ئاستی متمانەیان لە لای خەڵکی لاوازە ئەو متمانەی کە هاوڵاتیان بە ڕۆژنامە نووسانیان هەیە زۆر باشتر لە چاو ڕابردوو چونکە جارێ بەلای کەمی لە ڕابردووە تەنها چەند کەناڵێک هەبوون کە دەچوونە ناو ماڵانی هاونیشتمانیان و هاوڵاتیان کە ئەوش کەناڵی ئەو حیزبانە بوون کەوا لە ناو دەسەڵاتی حکوومەتی هەرێمە حکوومەتیان بەڕێوە دەبرد تەنها ئەو ڕووداوانیان پێتەوا بووکەوە ئەو کەناڵانە دەیان گواستنەوە بەڵام کاتێک کە هەست دەکات ئێستاکە کەناڵی کەشەیە ڕووداوەکان بە پێچەوانەی ئەو لێدوانانەی کەوا لەو کەناڵانەوە دەردەکرێت بۆ خەڵکی باز دەکا لە ڕاستیەوە نزیکترن من پێم وایە ئێستاکێ متمانەی ڕۆژنامە نووسان لە لای هاوڵاتیان زۆر باشترە لە چاو جاران کە من ناکاتەوەی کە من بڵێم 100% متمانەیەکی جێگەرە چونکە دەبینێ ڕوودا و حەدەسەکان هەنێ جار گەورە دەکرێن و هەنێ جاریش بچووک دەکرێنەوە میدیا تەسەوڕ لای خەڵک دروست دەکات ئاراستەیان دەکات پێیان دڵێ کە وڵاتەکان چ هەیە و چ نییە زۆر جار وەڵامەکانیان ناداتێ بەڵام گومانیان تەسەوڕیان لا دروست دەکات دوجار ئەوە خەڵکە کە بینەر و گوێگر و خوێنەرەکە خۆی دەبێ و تەسەوڕە پەرەی پێبداوە لای خۆی بکە بە حقیقەتێکی یان نیمچە حقیقەتێک میدیا لە کوردستان و کاری کردووە میدیا لە کوردستان خەڵک ئاراستە دەکات زانیاریدا بە خەڵک جاری واشە بە هەڵیاندا دەبە مبالغە دەکە بەڵام لە هەمووی ئەولایانەی کە بەلای منەوە چکە بێگومان زانیاری داوە بێگومان ئاراستی کردووە بەس لە هەر هەمووی خراپتر ئەوەی کە من پێم وایە من هەستی پێ دەکەم مبالغەیە لەو لە جۆری گەیاندنی ئەو زانیاریانەیە کە هەر میدیایەک دەیگەێنێ جۆرێک مبالغە هەیە لەوەی کە دەبێ ئینگلیز وتنی سنسیشنی تێدا بێت جۆرێک لە غەوغای تێدا بێت جۆرێک لە فیتنەی تێدا بێت دەبێت خەڵک قسەی هەبێ لەسەری بیکە مناقەشە دروست بکە مناقەشەکە ئەو مۆزوعی کە مناقەشە دروست دەکات چەند مبالغەی تێدایە پێم وایە میدیاکاری کوردی تا ئێستا نەیتوانیوە خۆی لەو مبالغەیە دەربکات نمونەیەک لەسەر فیتنە یانە و هەڵغای باسی بکەیت لە گەیاندنی زانیاریە من پێم وایە مۆزوعی نەوتی کوردستان مۆزوعێکی جددیە مۆزوعەکە کە من پێم وایە خەڵکی هەرێمی کوردستان بە تایبەت ئەوانەی کە ئێستا 10 ساڵ و 12 ساڵیان تەمەنە لە ئەساستا نەوتی کوردستان ئێمە 2 ساڵی کە دەگەین 1 میلیۆن بەرمیل 2019 دەگەینە 2 میلیۆن بۆ نمونە زۆر گرنگە نالیە بەرنامەیەک دروستکە بەوانەی کە ئێستا 12 ساڵیان تەمەنە یعنی لیان ڕوون کاتەوە کە ئەم سەروەتە چییە بۆ ئەوان چیان بۆ بەرهەمدێنێت ئەمە شانسێکە درراوە لە باتی کە ئەوە بکرێ خراپترین شت پێکمان نالیان نامن بەستم ڕەنگە شوێنی دیکە بێت ئەوەیە کە بێ یەکسەر سەنعەتی نەوت پیشسازی نەوت وەکوشتی گەندەڵ نیشان بێ هەر لە سەرتاوە ڕەشی بکەی پێی بڵێ ئەوە بە فیڕۆرە چێەوە دەدرێەوە قاچاق دەکرێت وەک ڕۆژنامە فرۆشێک تا چەندە ڕۆژنامە و گۆڤار و ڕاگەاندنی ئەمە بەگشتی توانێتی جێگەی متمانەی هاوڵاتیان بێ
وڵی ئێستا خەرک زۆری باوەڕی بە ڕۆژنامە کۆمەڵایەتەکان و ڕۆژنامەی سربەخۆیەکان دەکات لەبەرەوەی ئەو ئەخبارانێک کە وەردەگرن لە سەرچاوێکی باوی پێکرا وەردەگرن هەم شتێکی وایە خەرک کە باوەڕی پێ نەما بە باوەڕی ڕۆداوی سیاسی زۆرە بەس خەرک زۆر نایخینتەوە بەگشتی ڕۆداوی کۆمەڵایەتی ئەی لە ڕووی تەلەڤیزیۆن یان ڕاگەیاندن بە گشتی تا چەنە جێگەی متمانەی خەڵکە تۆ وەک خۆت وڵا ڕاگەیاندن خەرک ئێستا بڕێک زۆری تەمەشای ئەخباری ڕۆژنەوە تەلەڤیزۆنە سەربەخۆیەکانەکە لەبەرەوەی ئەخبارەکانی زۆر دەگرین خەرشیش زۆر باوەڕی پێ هەیە بەرێ یعنی حزبەکان زۆر خەرک متابعەکە ئێستا تەلەڤیزۆن توانیوێتی یان ئەو تەلەڤیزۆنانەی کە خۆ دەڵێ ئەهلین و ئەمانە جێگەی باوەڕن تو ئەتوانێت یان توانیوێتی زانیاری دروست باوە خەڵک لەسەر ڕوودا و پێشاتەکان بەێ لەبەرەوەی بەخۆم زۆر تەمەشای تەلەڤیزۆنی کە NRT دەکەم لەبەرەوەی زۆری دیتم باوەڕ پێکراوە ینی هیچ ڕۆداوەش لەو گۆڕی براو ناکاری کە برێوە نییە هەمووی ڕاستە بێ جگە لە NRT چۆیتر هەیە ئەو پێیامە یەک گرتوانە زۆر باوەڕ پێ دەکرێت ینی شتەکان بە تاکیدەوە نەبی بڵاو ناکرێتەوە ینی شتەکەەوە نییەوە نیە زۆربەی لە ڕاگەیاندنەکان زۆربەی ڕاگەیاندنەکان متمانەیان هەیە لای خەڵک و زۆریش هەیە کارەکان پێچەوانە دەکەنەوە پێچەوانە بە خەڵکەکەی نیشان دەدەن ڕاستیەکان دەشارنەوە ڕاستیەکان نادرشێنن زۆر بەشی ئەوانەی پشت پەردا ئاشکرا دەکەن پەردەکانی لەسەر لا دەدەن بەڕاستی هەندێک کەناڵی شێ مەسەن کەناڵەکانی ئێوەش مەسەن ڕوبەڕووی بەعزێ ئاراستە دەبتەوە مەسەن معلوماتە دەدام مەسەن معلوماتەکەی بەغەڵەت دەدا ئەو جە پەیامنێرەکە یعنی کە دەیدا پەیامنێرەکە یەکسەر ئەو کەناڵی تەلەڤیزۆنەکە احتیمال دەخاتە سەر پەیامنێرەکە و جە مەسەن قەزەکە لە دهۆک بووە قەزەکە یاخود لە کەرکووک بووە یەکسەر احتیمال دەکاتە سەر پەیامنێرەکە شەر نییە مەسەن بدەقیق 100 معلوماتەکەی تەواو بیتن حق نیە مەسەن یەکسەر پەخش بکرێت ڕۆژنامەوان وەکو پێویست معلوماتی دەست ناکەوێت کاتە دەستگا ڕسمیەکانی ئێمە ناشەفافن لە پێدانی معلومات بۆیە زۆر جار ڕەنگە ڕۆژنامەنووسێک کە ئەمە پاساو نییە هێشتا ئەمەش پاساو نییە بۆی ڕۆژنامەنووس بە تایبەتی لە بەها ئەخلاقەکان نابدە ئەنی بە تەسەوری من لادان لە مادە قانونیەکان لە بەرگە قانونیەکان ئاسانترە لە لادان لە بەها ئەخلاقەکان هێشتا ئەمە پاساو نییە چونکە بەها ئەخلاقەکان و مەسەلە معنەویانن کە ڕۆژنامەوان و دەستگاکانی ڕاگەاندن بەگشتی ئارەزوومەندانە پێوەی پابندن بەبێ ئەوەی هیچ فشارێکی یاسایان لەسەر بە یا هیچ یاسایەکە بێ ئەمان مولزەم بکە بە پابندبوون بەم پرەنسیپانە و لادانی ڕۆژنامەنووس و لادانی دەستگاکانی ڕاگەاندن لەم پرەنسیپانە هێندە زیانی بۆ سەر تاک و کۆمەلگا هەیە زیاترە لەو زیانانەی کە ڕەنگە لە نەگەیشتنی معلوماتە لەسەر تاک و لەسەر کۆمەلگا دروست بێ لە ئایندەیە چونکە ئەگەر هاتوو لادان لەم پرەنسیپانە بوو بە مەسەلەیەکی ئاسایی و ڕۆژنامەنووس پێوەی پابند نەبوو لە ئایندە جۆرێک لە مەترسی لەسەر ژیانی تایبەتی هەمومان دروستە بێ و جۆرێک لە مەترسی لەسەر نەپاراستنی نهێنیەکان دروستە بێ جۆرێک لە مەترسی لەسەر تەنانەت ئەو کەسانە دروستە بێ کە چونکە یەکێک لە ئەو کەسان دروستە بێت کە زانیاریت پێگەێنن یا سەرچاوی زانیاریەکانی تۆن. بە درێژایی تەمەنی ڕاگەاندن و ڕۆژنامەنووسان هەمیشە لە سەنگەری لە مەحەکدانی خەڵکانی دیکەدا بوون. ئایا ئەگەر ڕۆژنامەنووسان بۆ خۆیان لە مەحەک دەین دیارترین گرفت و کەم و کوڕی و کێشەیان چییە و ئەو بابەتانە چین کە دەستیان پیا ڕانەگەیشتووە و لە ئاستیدا بێدەنگ بوون؟ ئایا هۆکارەکەی هۆکاری ئایدۆلۆژی و کێشەی بیرکردنەوە و بیرروڕایە یاخود دەستڕانەگەیشتن و مافی دەستڕانەگەیشتنە بە زانیاریەکان؟ ئەمە پرسیارێکی باشە ڕاستەکەی کاک ئەمە زۆر کوتم کە دۆخی سیاسی بەچ ئاقارێکە ڕۆیشتەوە زۆر جۆرە لە فۆزا دروست بووە لە وەسەتی میدیاشە زۆرە لە فۆزای گەورە دروست بووە ئەم وەسەتی ئەو فۆزایی کە لە وەسەتی میدیاشە دروست بووە کۆمەڵێک هۆکاری هەیە یەکێک لە هۆکارەکانی ئەوەیە کە سوڵتەی سیاسی بە ئەنقەست ویستوێتی جۆرێک لە فۆزا لە ناو میدیای دروست بکە بە تایبەتی لە ڕێگەی میدیای سێبەرەوە وای لێ هاتووە ئێستا هەموو کەس هەر کەسێک بینە ڕۆژنامەنووسە لە میدیایشی سێبەرە
لە چوارچێوەی و میدیا حیزبی جێگەینە بۆ تۆ لە میدیایکی سێبەرەدانا و ڕۆژنامەیەک گۆڤارێک جوزانم سبێنێ تەلەڤیزیۆنێک ڕادیۆیەکی بۆ دروستەکەن و ینی هەتا قسەیەک هەیە من ڕاستێکی نازانم تا چەند ڕاستە ئەوترێت سیاسی هەیە باس لەو دەکا هەر کەسێک ویستی گۆڤارێک دەرکە بادەریکە هەر کەسێک ویستی ڕۆژنامەیە دەرکە بادەریکە ڕادیۆ بدا بمەزرێن بادە بمەزرێن پارەی بنێ بۆی وەسەتەکە ببێ پڕ بێ لە فەوزا بۆی وای لێبێت کە کەس جوێ لە کەس نەگرێ بە جۆرێ لە جۆرەکان میدیای کوردی ئێستا تووشی جۆرێک لەم ئاڵۆزیە بووە زۆر جاروای لێ هاتووە ینی خۆتەزان یانیوانی کە میدیای ئازادن میدیای سەربەخۆن بە 50 دەستە ژمێردرێن بەڵام چەندن ئەو ڕۆژنامە نووسانی کە تۆ وەکو ڕۆژنامە نووسێک دێتە بەردەستت ئەو ڕۆژنامانی دێنە بەردەست ئەو ڕادیوانێکە جوان لێگری لە سارەکەتە ئەو تەلەڤیزیۆنەش کە بە کۆنتڕۆڵەکەی دەست لە شەوانەی گۆڕی جۆرێ لە فەوزایەکی عارم ئەگەر زۆر زۆر قاسی نەبێ قسەی لە ناو میدیایە هەیە کە بەشێکی سوڵتەی سیاسی دروستی کردووە بەشێکی سوڵتەی سیاسی دروستی کردووە بەشەکەی تریشی ڕاستیەکەی ڕخنەیەکە بێ زۆر زۆر بە دەنجێکی بەرز لە خۆمانی بگرین کە ئێمە خۆمان بەرپرسین لێ کە زۆر جارۆک و پێویست نەمانتوانیوە لە ئاست ئەو بەرپرسیارەتیە بین کە بەرپرسیارەتی مێدیایی ئەیخاتە ئەستۆی دامەزراوەکانی ئێمە ئەوەش کۆمەڵە کۆکاری هەیە یەکێک لە هۆکارەکانی ئەوەیە کە جارێ هەر جوگرافیای هەرێمی کوردستان جوگرافیایکی بچووکە لە شارێکی وەکو سلێمانێ 5-6 فەزاییتیایە 5-6 فەزاییتیایە بۆ بەدبەختی یعنی کورد هەرەوەنێ ڕووی کردەشتی وەکو مۆدل یعنی بێ بە مۆدل ئێستا مۆدلکردنەوەی فەزاییاتە خۆ دەزانی یعنی دوای ئەوەی هەوڵێکە بوو بۆ دروستکردنی میدیایکی هەلی بۆ نمونە فەزایی ئیتر کۆمەڵە خەڵکی تریش بەدوایە هاتوون و ئێستا هەنێ ئەوەش بکەنەوە ئێمە فەراغێکی گەورەمان هەیە لە مەجای ئەکادیمیە یعنی ئەو ڕۆژنامە نووسانەی کە دامەزراوە ئەکادیمیەکان بەرهەمیە هێنن چەند نوچۆنن ینی خۆشبەختانە من خۆم دەرچووی پەیمانگەی ڕۆژنامەنووسی و پێما جەنابیشی دەرچووی پەیمانگەی ڕۆژنامەنووسی ئەو توانانەی کە لە مەجای ممارەسەیە دەست کەوتووە چەندی لە وەسەتە ئەکادیمیەکە دەست کەوتووە هەڵبەتە کە ئەڵم لە وەسەتە ئەکادیمیەکە چەند توانیوتانە لەو ماوەیە چی فێر ببن بۆی فعلەن بتوانن ڕێڕەوی میدیای کوردی بە ئاقارێکی باشترا ببن ئەو بەتایبەتەوەی کە پەیوەندی بە میدیای ئازاد و میدیای ڕۆژنامەنووسی واتە فەراغێکی ئەکادیمی گەورەشمان هەیە بێجگەلەوەی فەراغێکی میهەنی گەورەشمان هەیە باسم لەوە کرد کە میدیا کاری میدیا ئێستا لە کوردستانە بووە بە ئیشی دووەم ئەوەندەی میدیای کوردی دژی پیشەسازی نەوت لە هەرێمی کوردستان وەستاوەتەوە بابەتێکە کە دەبێت بەڕاستی دکتۆرای لەسەر بنووسێ من پێم وایە ئاسان نییە سەنعەتێک کە تا ئێستا ئێمە 200,000 بەرمیل ڕۆژانە نەوت دەردێنین تاسە نەگەشتنەوە ئەو ڕادەیە کە دەبێت بیگەینێ ئەوەندەی میدیای کوردی دژی پیشەسازی نەوت لە هەرێمی کوردستان وەستاوەتەوە هەر ئەوەندەش بەغدا وەستاوەتەوە ئەمەیان جێ سەرنجە لەوێدایە کە فیتنەکە دروست دەبێت لە هەموو سەردەمە جیاوازەکانە و کە باس لە هەر کایەک لە کایەکانی کۆمەلگا دەکەین لە کایە ئابووری سیاسی کۆمەڵایەتی مرۆڤایەتیەکان ئەوەی گرنگە بەرهەمەکەیەتی یان خودی کارەکەیەتی ئایا ئێمە ڕۆژنامەنووسان لە ماوەی ڕابردوودا توانیومانە چی بۆ ئەم کۆمەلگایەمان بکەین و چۆن ئاراستەی کۆمەلگا بکەین و چۆن دەنگی هاوڵاتیان بگەێنینە لایەنەکان هەروەها دەنگی دەسەڵات و لایەنە بەرپرسەکان بگەینە خودی هاوڵاتیان پرسیاری گرنگ لێرەدا ئەوەیە ئایا ئێمە ڕۆژنامەنووسان چیمان نەکردووە یەک دروستکردنی کەلتور کەڵچەر لە ناو کۆمەلگا و ڕاگەاندن و ڕۆشنبیر لە هەموو دنیا ئەتوانێت کەڵچەر دروستکە و ئەتوانێت ئەو دیاردە ناشرینانەی کە لە ناو کۆمەلگان پەراوێزیان بخات و دیاردەی جوان بخاتە شوێنیان بیکا بە کەڵچەری کۆمەلگا و کللتوری کۆمەلگەیەک فراوانتر بکات و فەزاکەی زۆرتر بکە ئەمە یەک دوو کۆڵەکەیەکی تر هەیە کە پەیوەندی بەوەیە بەرزکردنەوەی ئاستی وشاری کۆمەلگایە بەرزکردنەوەی ئاستی وشاری کۆمەلگا بە هەواڵ دروست نابێەوە بە راپۆرتیش دروست نابێ بەڵکو پەیوەندی بەوەیە بێ دەستکاری فەرهەنگی ئەو کۆمەلگەیە بکەیت کە ئەمە نەکراوە لە ناوڕاگەاندنی کوردیا بە ئام بە نووسرا و بە تەلەڤزیۆن و بە هەموو تایپەکانیەوە و بەشێکی تریشی علاقی بەوەیە کە تۆ چۆن ئەتوانی حەقیقەت بگەێنی ڕاستیەکان وەکو خۆی بگەێنی و ئەمەش نەکراوە و هێشتا ڕاگەاندنی کوردی لە دۆخێکایە نەیتوانیوە تەنانەت
بچووکترین دەسەڵاتداری هەرێمی کوردستان ناچار کاواز لە پۆستەکەی بێنێ لە بەرەوەی کارێکی نەشیاوی کردووە لە بەرەوەی گەندەڵیەکی کردووە لە بەرەوەی شتێکی کردووە پێشتر چێگوێ ئەسڵان میدیاکە بوو تا سیاسێک لێ بترسێ ئەسڵ میدیا لە پێشووترە لە فۆرمە حیزبەکەیە بۆ ئەو بووکە میدیا بۆ ئەو بوو بۆی هەموو سیاسیە کاتێک بەیانی هەڵەسێچێتە بەردەمی ئاوێنە بیر لەوە بکاتەوە ڕیباتەکەی جوان ببەسێ لە بەرەوەی کامێرایەک بەدواوێتی ڕاگەاندنی حیزبی بەش بە حاڵی خۆمەگەرە وەکو تاکێکی کورد زۆر جار تااقەتم نییە سەیری کەم لەبەرەوەی بێزار بووم لەوەی کە پێمەڵێن فلان کەسی بینی فلان کەس چوو بۆ فلان شوێن فلان ئیشکرا ئەمانە ینی گرنگ نییە بەلامەوە ئەو کەسانە چێن کە یەکتریە بینن گرنگە بەلامەوە ینی کاریگەری ئەمە لەسەر کۆی پرۆسی سیاسی لە کوردستانە چییە لە ڕوویەکی تر ڕەنگە بە جۆرە لە جۆرەکان زیادە ڕەویەک هەبێ بە جۆرە لە جۆرەکان ئیستیغلالکردنی وروژاندنی شعوری خەڵک هەبێ بۆ بە ئاراستەبرنی بۆ مەسلەیەکی دیاریکراوە کە ئەمە ڕەنگە تەنها کەسە ئەکادیمی و کەسە خوێنەوار و عاقلەکان ئەم هەستە بکەن چونکە جێی مەترسیە تۆ لە بەرامبەر دوو مەسلەی دژبەیە کابی ینی لە بەرامبەر دوو دەستگای ڕاگەاندن دوو شێوازەکاری ڕاگەانی دژبەیە کابی یەکیان پێ دەڵێ کوردستان بەهەشتەوە بەهشتێکی تر لەم دنیاانە جگە لە کوردستانەوەیکی تریان پێتەڵێ کوردستان دۆزەخە بە تەساوری من لە نێوان ئەم دوو شتەیە شتێکی تر هەیە لە نێوان ئەم دوو دەموچاوێک کە پێیان باڵێن ئەم وەجهە ڕەشە و لە نێوان ئەم وەجهە سپیە شتێک لەو ناوەڕاستە هەیە کە ڕەمادیە کە ڕەساسیە نە بەهەشتە و نە جەهەنەمە ڕایەن وایە بەشێ لە ڕاگەیاندنەکان کە لە ناویانە لڤینیشی تێدایە دەڵێن بۆتە سەنگەرێ بۆ لێدان لا بەرژەوەندی تاکە کەسی و تەنانەت هەندێک جار شکاندنی سومعی خەڵکانیشی دیکە من ڕێز و احترام هەیە بۆ ڕێی خەڵکی یعنی هیچ کات نابێت ڕای خەڵکی بەکەم بگیرێ بە دڵنیاییەوە ئەگەر خەڵکێک ڕێی لەسەر هەر دەستگایەکی ڕاگەیاندن بە دەستگا ڕاگەاندنەکەی ئێمەشەوە بۆ جۆرە بێت احترام یەگرین و پێویستی بە پیاچوونەوە و دراسە هەیە من هەرگیز باسی ئەوە ناکەم کە دەستگاکانی ڕاگەیانی ئالی و لە ناویشانە گۆڤارەکەی ئێمە لەسەر و ئەو با بڵێن لە ئاستێکی با بڵێن میسالی و نمونەیی ئیتیکی و ئەوەین بەڵام بە دڵنیاییەوە ئێمە لەو دەستگایانین ئەگەر بزانین لە شوێنەکە هەڵەمان کردووە ڕاستێکەکەینەوە ئەگەر بزانین خەڵکێک تێبینی هەیە بە هەندێگرین ئەڵێن ڕۆژنامەنووسی ئێمە زیاتریش لەسەر شکانی خەڵکەکات یان شکانی خەڵکێک سومعای خەڵک وایە هۆی پێشترەوە بوو بەس ئێستا کەمە ینی دانەوێت لە بەرەوەی بەس ڕەواجی هەبێ ینی هەندە شتی هەیە دەنووسن ناوی کابرای نانووسی یان لە بەرەوەی دەرێ وەخت خۆی و کابرای خراپە بەس دەگەری مقابلێک دەرێویست ئەم خراپ دەبێ ینی زۆری هەیە شتەکە هەبەرێ جەناب سەرنووسەری بۆتە سەنگەرێکی شەرمەند بۆ وەسفکردنی لایەنێک و لە بەرامبەرە لادان لە هەندێک پێوەری ئیتیکی تر بە تایبەت لە سەرودەمی هەڵبژاردنەکان من دەتوان بەس تەنیا قسە لەسەر ڕۆژنامەکەی خۆمان بکەم کە ڕۆژنامەی هەولێرە بەتەکیل لەوەیان بەرپرسیارم ڕۆژنامەی هەولێر ڕۆژنامەیەکی نیشتیمانیە ڕۆژنامە نیشتیمانی بۆ معنایە کە زیاتر لە یەکایە و دوو لە خۆی دەگرێت من پێم وایە ئەم قسەیە کە بگوترێ بەس تەنیا یەک لایەن دەتوانێت لە هەولێر دەربکەوێ تۆزە مبالغەیە هەر لایەنێک دیفاع لە خەتی قەومی لە کوردکە حتا ئەگەر لە ناو یەکگرتووی ئیسلامیدا بێ لە ناو کۆمەڵی ئیسلامیدا بێ لە ناو گۆڕاندا بێ دیفاعی لێ دەکرێت ئێمە جارێک نا بەدەیان جار سەرکردەکانی بزوتنەوەی گۆڕان یەکگرتوو کۆمەڵ و حتا خەڵکی معارزمان هێناوە لە پڕێکدامان ناوە چی ویستویانە گوتویانە ڕۆژنامەنووسی کوردی لە کاری گشتگراییدایە یعنی تا ئێسەکە نەمانتوانێت پەنجە بە کەمی نەبێت پەنجە نەخراوەتە سەر کەسی دیاری کراوە بۆ کەسی دیاری کراوە قسە لەسەر وەزیرێکی دیاری کراوە بەرپرسێکی دیاری کراوە حزبی بێ یا حکومی بێت کە بەکارێکی دیاریکراوی گەندەڵی هەستاوە ئەم تەعمیمە وای کردووە کە جۆرێک لە حەسانە بە کارمەندەکانی ئەم وڵاتە بدرێت و بە حزبەکان بدرێت ینی کەسی حزبی دیاریکراوە تاوانبار نەکراوە کەسی دیاریکراوە تاوانبار نەکراوە قسەی لەسەر نەکراوە مەلەفەکان زۆر جار لە ترسی تەشکیل و لە ترسی ئەو یاسانی کە کاری لەسەر دەکرێت ڕۆژنامەنووس نەیتوانێت بە مشەخەسی قسە لەسەر کەسەکان بکات هەندێک جاریش چۆتە ڕەتفعلەوە هەندێک جاریش لەبەر ئەو ئاستەنگانە هەیە و لەبەر ئەو وەزعەتە هەیە ڕۆژنامەنووس لەوانەیە لە مانشێتەکانی جۆرێک لە مبالغە بکات لە تەشخیصکردنی ئەو مۆزوعان گۆڤارەکەی جەنابی شێکە گۆڤاری جیهانە بە نمونە دەیەنرێتەوە کە لەمانەیە خەرقی ئەخلاقی کردووە گوایە ئەوەندەی بۆتە سەنگەرێک بۆ لێدان لە شخصیات لە بەرژەوەندی تاکی یان بەرژەوەندی شخصی خەڵک نەبووتە شوێنێ بۆ دروستکردنی کاڵچەر
خۆی کێشەکە ئەوەیە ئێمە یاسایەکمان نییە لە هەرێمی کوردستانە کە بریتی بێ لەم ڕستەیە کە زانیاری بدا بە ڕۆژنامەنووس کە تۆ لە پەرلەمانە یاسایەک بەم جۆرە تێنەپەڕی و مافی بە ڕۆژنامەنووس نەدا بتوانێت بچێتە شوێنە حساسەکان و بتوانێت بچێتە شوێنە گشتیەکان و بتوانێت بچێتە ناو وەزارەت و ناو دەستگاکانی حکوومەت و پەرلەمان و سەرۆکایەتی هەرێم و تەنانەت حیزبیش بۆ ئەوەی زانیاری وەربگرێ ئۆتۆماتیکیان کۆمەڵی سەرچاوە دروستەکەی و سەرچاوەکانی شەخسین سەرچاوی شەخسیش کاتێ خەبەرێکە دەداتێ بەشێکی لە بەرژەوەندی خۆیان بێ یعنی ئێمە لە فتری ئەم 12 ساڵە وامان کرد کە شەڕێکی زۆر گەورەمان کرد لەسەر ئەوەی کە ئەو زانیاریانەی بەدەستمانەگا هەوڵ بدەین پاکیان کەینەوە بە شێوەیەک بیخینە بەردەستی خەڵی لە بەرژەوەندی ئەم مەسئول و ئەم سەرکردە و ئەم بەرپرسی حزبی یاخود بەرپرسی حکومیان نەبێ بەڵام لە هەموو حاڵەتەکە ڕەنگە ئێمە نەمانتوانی بێ لەمەش تێپەڕ بکەین. گرنگترین یەکێک لە گرنگترین پرینسیپە ئەخلاقەکانی پیشەی ڕۆژنامەوانی ئەوەیە کە ڕۆژنامەوان و دەستگاکانی ڕاگەیان بە شێوەیەکی گشتیە بێ خۆیان بپارێزن لە لێدان لە کەرامەتی ئینسانەکان خۆیان پارێزن لە ژیانی تایبەتی ئینسانەکان خۆیان پارێزن لە تایبەتمەندەتی ئینسانەکان. ئەمانە ئەو شتانن کە نابێ ڕۆژنامەنووس لە بیری خۆی باتەوە توخنیان بکەوێت ئەگەر ئەو بەرژەوەندی کە لە پشت ناشرینکردنی ئەمانە کە لە پشت لێدان لە کەرامەتی ئینسانەکانەوە بەرژەوەندێکی چەند گەورە بێ نابێ خۆی توخنیان بکەوێت بێ خۆی یان لێلادا چکە ئەمە بەهایەکی معنەویە و ئەبێ ڕۆژنامەنووس خۆی پێوەی پابند بێ بێ ئەوەی کەس زۆری لێ بکاوە کەس فشاری بخاتە سەر کاتێ ڕۆژنامەنووس لە ڕووی ئەخلاقیەوە یەت تەوازنێک دروستەکەیان هاوسەنگە دروستەکە ماڵێن بەراوردەکە لە نێوان بەرژەوەندی گشتیوە لە نێوان ناوبانگی کەسێکە ئەگەر کەسەکە بەرپرس بوو بەرژەوەندی گشتی گرنگتر لە ناوبانگی ئەو کەسە ئەگەر هاتوو ئەم کەسە خراپ ئەو دەسەڵاتی بەکارهێنا بوو کە هەیەی لە ناو دامەزراوێکی دیاریکرا و لە ڕووی قانونیشەوە ئەمە ڕێپێدراوە. سەرۆکی حکوومەتی ئێستایی کابینەی حەوت لەناو پەرلەمانە و کاتێک کە سەرۆکی کابینەی پێنج بوو باسی لەوەکەت کە میدیای ئازاد دەستی دەرەچیە یعنی ستۆمەتێک ماوە بۆ مەسەلەن بۆ میدیای ئازادی دروست نەکەن چ سنگەرێک ماوەنەی گرن لە مێدیا ئێمە لەم کێنێنە لەم ژوورەیە لە شەوی هەفتەی شوباتە چاوەڕێ ئەوە بووین کە ئەو لەشکر کێشەی کە پارتی کردوێتی بێ بۆ سلێمانی بێ بۆم کردەوەم تەلەڤیزیۆنە بسووتێنێ. ڕۆژنامەنووسان لە ڕووداوەکانی 2 ساڵی ڕابردوودا بێکەسترین کەسەکان بوون کە لە نێو خودی خۆپشاندان و کێشە و ململانەکاندا هەمیشە ئەو ڕۆژنامەنووسان بوون لە سەنگەری ناوەڕاستدا بوون. هەندێک لە ڕۆژنامەنووسان لە ناو خودی خۆپشاندانەکانە لەلایەن هاوڵاتیانی ئاساییەوە محکەمە دەکران. هەندێکی دیکەش لە ڕۆژنامەنووسان لە لایەن دەسەڵات و ئەو لایەنانەی کە هەر بوارێک یان کێشە و ئاریشەیەک ڕوویدا بێت لە بەرژەوەندی نەبووە جارێکی دیکە ڕۆژنامەنووسیانیان لە محکەمە دەدا. بەڵام پرسیاری گرنگ لێرەدا ئەوەیە ئایا 114 ساڵە ڕۆژنامەنووسانی ئێمە دەچنە بەردەم دادگاکان بۆ ساغکردنەوەی کێشە یاسایی و کێشەکانی دیکە؟ ئایا ڕۆژنامەنووسانی ئێمە لە ڕێگەی خستنە ڕووی دیکۆمنت و گرفت و کەم و کوڕی و تێبینی و تەنانەت گەندەڵیش توانیویانە ئاراستەی شەقام و ڕای هاوڵاتیان و ڕای لایەنە بەرپرسە یاساییەکان بجوڵێنن لە ئاستی هەر کەسێکی نابەرپرس لەم کۆمەلگایەدا؟ یان ئایا ڕۆژنامەنووسان توانیویانە گوشارێکی هێندە گەورە بن کە خودی داواکاری گشتی و لایەنەکانی دیکە تەدەخل بکەن لەو کەیسانەی کە دەیخەنە ڕوو لە ڕێگەی بەڵگەنامە و دیکۆمنت و گەندەڵیەکان؟ ڕۆژنامەنووس ئەڕات ماندووە بێت دۆکۆمنت کۆکاتەوە تیشکە خاتە سەر لایەنێک لە لایەنەکانی کۆمەلگا گەندەڵیە یا هەر مەسەلەیەکی ترە دواتر وەزیفەی داواکاری گشتی دێتە پێشەوە دیوانی چاودێری دێتەوە دەستەی نەزاها دێتەوە لژنەی نەزاها دێتەوە پەرلەمان دێتەوە دەستگاکانی تر دێتەوە حزب دێتەوە ئۆرگانەکانی تر دێتەوە کۆمەلگا و شەقام دێت ئەمانە هەبێ هەمووی بجوڵێت هەمووی بوون و ژێرێت بەرامبەر بە ئەو کەیسە بەڵام باسم کرد بەرامبەر بە هەموو قەزارێک کە ڕۆژنامەنووسی کوردی چەندین ساڵە قسەی لەسەرەکە یعنی تقریبا کورد گوتنی کەس میێشمیوانی نییە مویە لەشی کەس ناجوڵێ ئەم هەموو دەستگایانە نەیانتوانێت کەیسێکی ڕۆژنامەنووسی بەو ئاراستەیە ببن کە ڕاستەکەیش دەرخەن ینی ئەو کەیسە ئەگەر درۆیە و ڕۆژنامەنووس
تەنها بۆ فرۆش و بۆ ڕژاندن کردوێتی دەباشە با خەڵکی بزانێت ئەگەر کەسێکی فعلی و حەقیقیە با خەڵکی بزانێت کە کەسێک محاسبە کراوە لەسەر راپۆرتێکی ڕۆژنامەنووسی ئەو کاتە هەیبەتێکیش بەکاری ڕۆژنامەنووسی ئەدرێت ڕۆژنامەنووسی ڕاستەقینێش دەرەکەوێت لای خەڵکیدا و تێگەن کە ڕۆژنامەنووس چ وەزیفەیەکی گرنگە ڕۆژنامەنووس کار لەسەر گەڕانەوەی مڵک و ماڵی خەڵکیەکە لەسەر سەلامەتی خەڵکیەکە کاری ڕۆژنامەنووسی بەشێکە لە کاری داواکاری گشتی بەشێکە لە کاری پەرلەمانی یعنی دیوەکانی تری سێبەرەکانی هەموو ئەم بەشانی ناو کۆمەلگاکەیە. دو ساڵی ڕابردووە ئەگەر وەکو وا بڵێم فترێکی زەمەنی وەرگن و قسەی تا بکەین لەسەر ئەو خروقاتانەیان لەسەر ئەو پێشێلکارانەی کە بەرامبەر ڕۆژنامەوانان و بەرامبەر دەستگاکانی ڕاگەاندن کراوە ئەم دو ساڵی بە شێوەیە لە شێوەکان لە دوای ڕاپەڕینەوە دو ساڵی جیاوازن لە ساڵانی تری دوای ڕاپەڕینەوە دو ساڵی جیاوازن لە ڕووی ئەوەی کە هەم خەڵک بە شێوەیەکی گشتی و تاک بە شێوە ینی هەرموو تاکێک لە لای خۆیەوە و دەستگاکانی ڕاگەاندن وەکو ئەرکی خۆیان جۆرێک لە تەمەڕۆد یا یاخیبوونیان دروست کردووە لە بەرامبەر سیستمی سیاسی لە کوردستان بە شێوەیەکی گشتی و لە بەرامبەر دەسەڵاتی یەکێتی و پارتی لە هەردوو ناوچەکەیە لە ناوچەی ئەوی کە ناوی ناوچەی زەرد و ئەوەی کە ناوی ناوچەی سەوزە و بەتەسەوری من تا ئێستا ژووک و خۆیان ماونەتەوە ئەم جۆرە لە یاخیبوونەوە ئەم جۆرە مەترسی دروستکردنە ڕەنگ زۆر جار وا بکا کە دەسەڵاتی سیاسی لە وڵاتەیە لە هەر وڵاتێکی تری شابێ ڕەنگە زۆر جار پەلامار بدا ئەم جۆرە پەلامارش ڕەنگە سەنگەری پێشەوەی پەلاماردان بەر ڕۆژنامەنووسان کەوێت چکە لە ئەحساسی ئەوانە لە هەست و لە لاشعوری ئەوانە هۆکاری یەکەمی ئابڕوچوونی سیاسی ئەوان ئەوەیە یان هۆکاری یەکەمی لەنگبوون و لەقبوونی پێگەی سیاسی ئەوان لێەوە دەستپێکیان لە سەڵاتی ئەوان و نفوزی ئەوان لە ناوچە جیاوازەکانەوە لێەوە دەستپێکا کە ئەیب و ئارەکانیان نەگەێنرێتە خەڵک لێەوە دەستپێکا کە ناڕزایی خەڵ لە ناوچەیەکەوە بەهۆی ڕاگەاندنەکانەوەی گوێزرێتەوە بۆ ناوچەیەکی تر زۆر جار ئینسان بۆ پاراستنی دەسەڵاتی خۆی ینی لە بچووکترین کایەوە دەست پێ بکە بۆ بەرزترین کایە ڕەنگە پەلامار بدا. نمونەمان هەیە لە خۆپیشاندانەکانی شاری هەولێر ڕۆژنامەنووسێک لە ناو خۆپیشاندەرانە بووە لێی دراوە هەڕەشەی لێ کراوە چۆتە لای هێزەکانی ئاسایشی ناخۆ ئەوانیش بە هەمان شێوە لێیان ناوە ڕێگریان لێ کردو ینی ئەو پێشێکارانی بەرامبەر بە ڕۆژنامەنووسان نەکرێت لە کاتی خۆپیشاندانەکانە لە کاتی گرژی و ئاڵۆزەکانە هەم لەلایەن هێزەکانی ئاسایشی ناوخۆیە هەندێک کاتیش لەلایەن خۆپیشاندەرانەوە لە ڕابردووە زۆر کەم ئەتوانرا کە ئەو کەسانەی کە تۆمەتبارن بە گەندەڵی لە دوایەوەی کە بڵاو کرێتەوە لە ڕۆژنامەکانە بچنە بەردەم دادگا بەڵام لەبەرەوەی لە ئێستا کە بەڵگەیەک لەسەر کەسێک بڵاوە بێتەوە لە ڕۆژنامەیەەکە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی زۆر ئەکتیڤن ڕۆژنامەنووسی ئەهلی و ڕۆژنامەی ئەهلی زۆرە لەبەرەوە ما بێ بە فشارێک لەسەر داواکاری گشتی کە داوای یاسایی لەسەر و کەسە تۆمارکە سەبارەت بەوەی ئەو کەسانە بۆ نادرێنە دادگا کە ڕۆژنامەنووسان لەسەریانە نووسن ئەمە مەسەلەیەکی ترە ئەمە ئەو ینی ئەو بوارەیە یان ئەو ئاستەنگە زۆر گەورەیە کە لە بەرامبەر سەروەربوونی یاسا لە کوردستانە هەیە بەوەی کە تاکەکانی تاکی کورد بە جیاوازی بیر و باوەڕێەوە و بە جیاوازی قەناعەتی سیاسی و کۆمەڵایەتی و ئاینیەوە و بابڵین بە جیاوازی ناوچەکانەوە تاکی کورد لە بەرامبەر یاسایە یەکسانی چۆن تەناوانە برێنە بەردەمی یاساکە کەس پشتیوانیان ناکە ئەوانیش بە شێوەیەکی گشتی بەداخەوە ڕۆژنامەنووسانن ینی لەم نیزاعەیە لەم پێکدادانی بینی بەرپرسان و لەم ڕۆژنامەنووسانە تەرەفی زەعیف لایانی زەعیف بریتین لە ڕۆژنامەنووسان ئەم سەروەر نەبوونی یاسا لە کوردستانە و یەکسان نەبوونی تاک لە بەرامبەر یاسایە ئەمە وای کردووە ئەمە هۆکارە بۆ ئەوەی ئێوە ئەدرێنە دادگا بەڵام بەرپرسەکان کە تۆمەتبارن بە گەندەڵی نادرێنە دادگا ئەگەر یاسا سەروەر بێ ئێمە دەیان بەرپرس دەیان نمونەی بەرپرسمان لەم کوردستانە هەیە کە گەندەڵیان لەسەر ساغ بۆتەوە کە هی ئەوەن داواکاری گشتی لەسەریان بێتە دەنگ و داوایان لەسەر تەسجیل بکا بە ناوی خەڵکی کوردستانەوە بەڵام هەم داواکاری گشتی لای ئێمە کە نوێنەری خەڵکە کە قسەکەرە بە ناوی خەڵکەوە کە مافی ئەوەی هەیە لە جاتی خەڵک داوا تەسجیل بکە ڕەنگە وەکو پێویست ئەزمموی نەبێ لەم بوارێ هەرچەنە بەتەسەوری من وردە خەریکە ئەکەوێتە سەر پێی خۆی ڕەنگە ئەزمموی نەبێ لەم بوارێ چونکە ئەوە ڕۆژنامەنووس نییە کە ئەتوانێت بەرپرسەکان داتە دادگا ڕۆژنامەنووس معلوماتەکەیان زانیاریەکە ئەگوێزێتەوە ئەوەی کە بەرپرسە لەوەی لە جیاتی خەڵک شکار لە بەرپرسێ بکا و بیداتە دادگاوە داواکاری گشتیە کەواتە حەڵقەی زەعیف با بڵین بازنەی لاوازی ئەم عملیە ئەم پرۆسێ بریتە لە دامەزراوی داواکاری گشتی کە ڕەنگە تا ئێستا وەکو پێویست نەیتوانی بێ نوێنەرایەتی خەڵکە لە شکاتکردن لە بەرپرسەکان ڕۆژنامەنووس توانیوێتی خەڵک بەرێتە بەردەم دادگا وەک چۆن خۆی بەنە بەردەم دادگا وڵای کەم هەیە بەس بەگشتی خەقلە هەیە بەس بەخۆیان بە تەواوی نارێن هەوە بەس دەرن چەند کەسێک هەیە لە داوا بکەن بەس
بەخۆیان بە زۆر ناوێن ینی بە تەواوی بێن ئەوە هەوا ئەمە پرسیارێکی زۆر جوانە ڕاستەکەی ئەوە بێ یەکیشیان ئیدعای ئەم جوابی باتەوە ئەوەی تریان دەسەڵاتی سیاسی جوابی باتەوە بۆ نمونە ئێمە لەم بەرنمەیە و ئێمە لە ئەرشیفە هەمانەوە توانین دوایی بخینە بەردەست بەرنمەکەی بەڕێزە ئێمە مەلەفێکی گەورەمان کردو لەسەر بەڵگەنامە ڕەشەکان هەر هەمویان بەڵگەنامەن خۆمان دروستمان نەکردووە بەڵگەنامەن لەسەر گەندەڵی لەسەر بەهەدەردانی سەرۆت و سامانی وڵات لەسەر تاڵانکردنی خاچی کوردستان لەسەر هەرموو ئەوانە کەس نەجوڵاوە بە یعنی هیچ نەیدعای عام لە وڵاتەیە کەس شتێکی نەوتووە بە ئەم مؤسسەیە ئەم وەزیرە ئەم سەرکردەی ئەم سیاسیە بدەمە دادگا لە کاتێکا کە ڕۆژنامە نووسێک قسەیەکەکە ڕاستەوخۆ داوایکی لەسەر ئێستا من خۆم 6 داوام لەسەرە بۆ نمونە 6 داوام لەسەرە ئەم پرسیارە پرسیارێکی زۆر بەجێ بەڵام ئەم پرسیارە پێویستە لە سوڵتەی سیاسی بکرێ بە جۆرێک لە جۆرەکان هەڵبەتە من ئەوم بیر چووە بێ پێت بڵم ینی بە تایبەتی ئەو قسەی کە باس لەو دەکەی مێژوویەکی دوورودریژ ڕۆژنامەگەری هەیە و تا دێت داواکان زیاد دەبێت من بۆ خۆم زۆر بە ینی ئاسایی ئەگەر لە وڵاتێکی دیموکراسیا بین ئاسایی ڕۆژنامە زوو بدرێ بە دادگا زوو بدرێ بە دادگا و سیاسیەکان ینی خاوەنی دادگایەکی لەو شێوەیە بین کە ئێمە و سیاسیەک یەکسان بین بەس من لە تۆ پرسم ئەمڕۆ من لە داوایە ئامادە بووم کە جلال تاالبانی سەرۆکۆماری عێراق لەسەر منی تۆمار کردووە ئەگەر من تا 5 جار چوومەتە بنکەی پۆلیسی سەرا و بچوومە تۆ بەردەمی محکەمە بەڵام ئەگەر من وەکو ڕۆژنامە نووسێک داوا لەسەر سەرۆکۆماری عێراقیان لەسەر سکرتێری گشتی یان لەسەر ئەندامێکی مەکتەبی سیاسی حیزبەکەی تۆمار بکەم ئامادە بچێتە بەردەمی دادگا بانێکە و دوو هەوایە ینی خۆ دەمە باشە زانی ینی ئەگەر بۆ نمونە ڕۆژنامە نووسان ئەوەندە ڕۆژنامە نووسانی میدیای ئەهلی و ئۆپۆزیسیۆن هەڵبەتە ئەڵێم هەموو جارێ لەناو قۆسێکە ئەوەندە ئەکادیمین مستحقی ئەوەن بە بەردەوامی بدرێنە دادگا تا ئێرە ئەمەم جوملەیەم قبوڵە مستحقی ئەوەین بە بەردەوامی بدرێنە دادگا لە وڵاتەیە چەند وەزیری سەرڕاستمان هەیە لە وڵاتەیە چەند سیاسی سەرڕاستمان هەیە ئایا لەم وڵاتەیە کە ئەو ترێت غەرق بۆ لە گەندەڵیە تاسە چەند وەزیر لەسەر گەندەڵی دراوە بە دادگا گەندەڵی دەسەڵاتداری یان فەرمانبەرێکی حکومی ئاشکرا دەکا هیچ یاسایەکمان نییە کە ئەو بداتە دادگا بەڵکو زۆر بە ڕاشکاوانە ئەم فەرمانبەرە دێت شکار لە ڕۆژنامە نووسەکە دەکا و لە بەردەمی دادگا ئامادەی دەکات ئەوە شتێکی زۆر کەمە ینی زۆر بە ڕاشکاوانە ئەگەر لە حیزبێکە یان لە دام و دەستگایەکی حکومیە بەڕێوەبەری دام و دەستگایەکی حکومی گومانی نەبێت لەوەی کە فەرمانبەرێکی گەندەڵی کردووە کاتە ڕۆژنامە نووس ئەم گەندەڵی ئاشکرا دەکا نایوێ دان بۆ دابنێ کە ئەمە لەسەر ئاشکراکردنی گەندەڵیەکەیەتی لەلایەنی ڕۆژنامە نووسانەوە بدرێتە دادگا بەڵکو بەهانەیەکی کەی بۆ دەدۆزرێتەوە دەزانن کە فیعلەن هەڵەیەکی کردووە بەڵام نایانەوێدان بۆ دابنین کە چالاکی ڕۆژنامە نووسان کارێکی وای کردو ئەم کەسە بدرێتە دادگا و نمونەی نزیک و نمونەی زۆر باشتمان لەو ڕۆوە هەیە من ناڵێم ئەمە 100% هیچ گۆڕانێک ڕووی نەداوە ساڵانی ڕابردوو زۆر ئاڵۆستر بووە لە چاو ئێستا تا ئێستاکێ تا ئەندازەیەکی زۆر باش بەرچاوڕوونیەک و شارەزایەکی ئۆتۆ پەیدا کراوە کە دەسەڵاتداران بە شێوەیەکی باشتر لە چاو ڕابردووە تەعامل لەگەڵ ڕۆژنامە نووسانە بکەن بێگومانەوە ڕۆژنامە نووسانن زۆرترین کات خراونەتە بەردەمی دادگا بە پێشەوانەوە دەسەڵاتداران چی حکومی بن چی حیزبی لە کاتێکەوە ڕۆژنامە نووسێک بابەتێک بڵاو دەکاتەوە بێگومان کەمترین لێپێچینەوەی لەگەڵ دەکرێت نمونەی کە باسم کرد نزیکترین نمونە ئەو نمونەیە کە ئەمڕۆ بەڕێوەبەری 4 کەناڵبانک دەکرێتە بەردەمی پۆلیسی ئەزمەر بۆ ئەوەی پەنجەمۆریان لێوەربگرن لەسەر دۆسەیە کە ڕووماڵی ڕووداوێکیان کردووە بەڵام لە ڕووداوەکانی پاش هەفتەی شوبات و ڕۆژانی هەفتەی شوباتەوە کە خەڵقانێک باشکرا خەڵکیان کوشتووە و بە کامێرا وێنەگیراون و دیارن کەکێن تا ئێستاکە لە هەرێمی کوردستان نەدراونەتە دادگا و لێکۆڵینەوەیان لەگەڵان نەکراوە ڕۆژنامە نووس دراوە بە دادگا بە جیاوازی زۆرەوە ئێستا سەردەمێکە کە دادگا لەگەڵ هەموو کەم و کوڕەکانی زۆر چالاک بووە ئەمە بەس لە بواری ڕۆژنامەگەری دانیە من تەسەوڕ دەکەم هەر خودی میدیا دەبێت تۆزە لەوە کۆڵەتەوە کە ڕێژەی بە دادگادان واتە خەڵک سپاردن بە دادگا لە کایەکانی دیکەش زۆری کردو حتا لە ناو ئایلە کچ باوکی خۆیدا بە دادگا ژن مێردەکەیدا بە دادگا ئەمانە زۆری
کرد ئەمە لە وعیەوە دێ لە جۆرێک لە هۆشیاریەوە کۆدێکە پەیوەندی بەو دۆخەیەکە پێشتر باسمان کرد لەو چەند ساڵدا لە هەموو دنیا دروست بۆ لە هەرێمی کوردستانیش واتە لەوەیاندا بە دادگادانی ڕۆژنامەنووس نابێ بچێتە قالبیەوەی کە هەڵمەتێکە دژ بە ڕۆژنامەنووسی کوردی بە منیشەوە من خۆم 3 جار تا ئێستا چوومەتە بەردەم دادگا لە یەکێکیان تەبرئەکرانی واتە لە یەکێکیان بردمانەوە لە دویان مەجبورم غەرامە بدەم نەک تەنیا باسم نەکرد بەلاشم و ئاسایی بوو تەسەوڕی منی جواب بوو کە هەڵەیەکمان نەکرد لەسەر هەواڵ بووە لەگەڵ ئەوەشدا احترامی دادگام گرتووە زۆریش ئاگادار کراومەتەوە لەوەی کە وریابم لەمەوە بەدوێ ئەو هەڵانێکە ڕوویدا ڕوویداتەوە ئایا ڕۆژنامەنووس توانیوێتی وەزیرێک یان با بڵێن کاربەدەستێکی گەورە بدا بە دادگا جارێ من تەسەوڕ ناکەم کە کاری ڕۆژنامەنووسێک خەڵک بدا بە دادگا بەڵکو هەر ئەوەی کە ئێمە دەیکەینەوەی کە ئێوە دەیکەنەوەی کە تۆ باسی دەکەی فلانە شت لە فلانە جێە لە سەردەستی فلانە وەزیرە لە سەردەستی فلانە کاربەدەستە ڕوویدا دوجارەوە دەبێم داواکارێکی شتێک کە کارەکە بکات دەبێت پەرلەمانە لێ پێچێتەوە ئایا کراوە من پێم وایە ئەو کێکسێکە کە لە سلێمانی هەیە دژ بە کۆمەڵە کاربەدەستی زۆر گەورە ڕوویداوە ئەو کەیسەی کە دوێنێ لە زاخۆ ڕوویدا ئەوانە جددینە ئەوانە حاڵاتن کەوا دەکا خەڵکی زۆر بەرپرس لە پلەی زۆر گەورە بچێتە بەردەم حاکم و بڵێ من ئەوم کردووە یان نام کردووە چی بکەین بۆ ئەوەی ئێمەش بتوانین کە ڕاستیمان لەسەرێکە دەرخست لایەنە بەرپرس و یاسایەکانی لێ ئاگادارکەینەوە کە بیرە ڕای پێچی دادگا بکرێت وڵی لەمچی یعنی ئەوە بی ناکرێ لێرە زۆر زەحمەتە لە وڵاتی ئەمەیە ئەو شتە ناکرێت بەرپرسان ناتوانانی بێ بە دادگا ئەوە نەقسی منە نەقسی ناتوانانی بی چکە قانونەکەمان وایە یعنی پێ دوایە کەم و کوڕی لە ڕۆژنامەنووسان یە لە قانونەکە هەیە بالفعل من لە قانونایی بینم شتەکان وەکو خۆیان ڕووماڵ بکەن ڕاستیەکان لە خەڵک نەشانەوە ئەوەی ڕاستیە بیدرشێنن هەر لایانی دەسەڵات بە لایانی ئۆپۆزیسیۆن بێ حەز دەکەن هەموو شتەکان وەکو خۆی بە خەڵکەکە نیشان بدەن خەونی من بۆ مێدیا ئەوەیە کە ڕاستەکەی میدیایشی نیشتیمانیمان هەبێ کە سپی بێ ئەنی کاڵم سپی بێ نەنیلی بێ نەسەوز بێ نەزرد بێ نەقاوەیی بێ میدیاک بە میدیای خەڵک بێ و بە مەسافەیەک دوور بێ لە هەموو ئەو لایەنە سیاسیانەوە هەتا ئەم وڵاتەش بەم جۆرە بێ بەم جۆرە شمولیە سیری دەسەڵات بکەوە بەم جۆرە شمولیە دنیابینی خۆی بنیاد بنێوە لەسەر ئەوە خۆی کەڵەکە بکە کە بیاوێ لە ڕێگەی ئەم جۆرە ڕاگەاندنەوە کە ڕاگەاندنێکی زۆر خراپە فێڵ لە عەقلی ئینسانی کوردی بکە فێڵ لە چاوی بکە فێڵ لە تەسەورەکانی و دنیابینی بکە زۆر زەحمەتە بتوانین شتێکی گەورە بکەین. دەمەوێت لە کۆتایی بەرنمەکەدا بڵێم یەکێک لە تێبینی و کەم و کوڕەکانی خودی ئەم بەرنمەیەش دەبوایە لێدوانی داواکاری گشتی جا لە هەر شارێکی هەرێمی کوردستاندا بوایە تێیدا بوایە بەڵام بەداخەوە یان ئێمە نەمانتوانیوە دەستمان ڕابگات بەو لایەنانە یاخود بە دەمەوە هاتنی هەندێک لەو بەڕێزانەی لە داواکاری گشتی کار دەکەن بۆ تا هۆکاری ئەم کەلێنە هەروەها یەکێکی تر لە خەسڵەت و لە سیماکانی ئەم بەرنمەیە ئەوەیە کەمتر توانیوێتی دەنگی قەزا و ناحیەکان یان ئەو توێژانەی کە لەوێ پێویستیانە دەنگیان بگەێنە لایەنی دیکە کەمتر توانیوانە دەنگیان بگەێنە ئەو لایەنانەی کە پێویستە دەنگیان بیدیگاتەیە من لێرەوە هەم داوای لێبوردنیان لێ دەکەم و هەم بەڵێنیان پێدەدەم لە بەرنمەکەی ئایندەدا بەو کارە هەسین لە ماوەی ڕابردوودا بەرنامەی شەندان پێشکەش کرا و ڕێز و خۆشەویستی ئامانجێمن و ستافی بەرنامەی شەن قبول فەرمونون.